باڵا گوڵ باخۆکو تۆش باست کرد تورکیا وڵاتێکی گرنگە بۆ هەرێمی کوردستان و پەیوەندێ زۆری ئابووری کە لە نێوان هەردوو لادا هەیە بە تایبەت بازرگانی و جگەلەوەش هەناردەی نەوتی هەرێمی کوردستان کە تورکیا ڕێگایەکی گرنگە بۆ هەرێمی کوردستان بۆ هەناردەی نەوت جگەلەوەش پەیوەندی بازرگانی زۆر پتە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکیادا هەیە. من گفتگۆ دەکەم لەلایەن ئابووریەکەیەوە لەگەڵ دکتۆر گۆڤەن شێروانی هەم پسپۆڕی وزە و هەم شرۆڤەکاری ئابووری. دکتۆر سوپاس دەکەم بۆ ئەم دەرفەتە. لە یەکەم پرسیارەوە دەست پێ دەکەم یعنی ئەم سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تورکیا لە دوای هەڵبژاردنەکانی تورکیاوە یالبەتە و هەناردەی نەوتی هەرێمی کوردستانیش ڕاگیراوە. دەمەوێت بزانم یعنی ئەم کۆبوونەوە و سەردانانە دەتوانێت چی بگۆڕێت و گرنگی سەردانەکە چی دەبێت؟ زۆر سپاس بۆی بەڕێز. وەک بەڕێستان ئاگدارن دوێنێ شاندێکی تەکنیکی لە وڵاتی تورکیا لەگەڵ بە پرسانی وزارەتی نەوتی عێراق لە بەغا کۆبووە بە ئامادەبوونی نوێنەرانی وزارەتی سامانە سروشتیەکانی بەغا. ئەم یەکەم کۆبوونەوەیە. ئەم کۆبوونەوەش عادەتەن دانی تەکنیکی و کارگێڕی و دارایی لە خۆ دەگرێتەوە. هەندێک جار ناگەن ئامانجەک بۆیە پێویست دەبیتن لەسەر ئاستەکی بەرز لەسەر ئاستەکی سەرکردایەتی و سەرۆکاتی تەدەخل بکەن چاخ و ئەو بڕیارە ئەو پرسە چارەسەر بکرێ. بە تایبەت ئێمە نزیکی 3 مانگن هەنارەکردنی نەوتی هەرێم ڕاگیراوە کە زیانی ئابووری بەسەر عێراقەوە نزیکەی 30 میلیۆن دۆلار ڕۆژانە. بۆیە بۆ چوونی خۆمان ڕەنگە بەشێکی زۆری سەردانی ڕێزدار سەرۆکی حکوومەت یەکەم جار بۆ پیرۆزبایی سەرۆک ئەردوگانە و دووەم تریش ڕەنگە باسی ئەم پەیوەندیەکان کە لانی بازرگانی و بابەتی نەوتیش بە تایبەت. دکتۆر باسی وەشت کرد دوێنێ شاندێکی تورکیا لە بەغدا بووە باشە گفتوگۆ کراوە کۆبوونەوەات کراوە. دەبێت بزانم یعنی لەگەڵەوەی شاندێکی ئەوان هاتووە ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چۆتە تورکیا گرێدانی ئەم دوو کۆبوونەوە بەیەکەوە ئەنجامەکەی چی دەبێت و دەکرێت لەم کۆبوونەوەانەوە بتوانرێت خێرا بکرێت لە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان یا خودکردنەوەی ڕێگەی هەناردە؟ شێوازی ئەو شاندەی کە هاتووە وەک باس کرا لە میدیاکان شاندێکی تەکنیکیە واتە هەردوو لە ئەساسەوە بڕیاردرایە کە دووبار هەناردنەوت دەست پێ بکاتەوە. بەڵام لایەنی تەکنیکی وردەکاری هەیە دەبێت ئەمانە چارەسەر بکرێ. ئایا شێوازی گرێبەستەکانە ئایا چۆنێتی جێبەجێکردنی ئەم خزمەتگوزاریە لەسەر بۆری نەوتەکە دەدرێ لە لایەن بەندەری جیهانەوە لایەن کۆمپانیا تورکیەکان و تێچوونی ئەو ئەم خزمەت گوزارەی چەندە. ئەم شتانە هەموو باز دەکرێت. بە تایبەت خۆی گرێبەستی جیاجیا هەیە نێوان تورکیا و هەرێم و عێراق. هەندێک گرێبەستەکان کۆن هەندێک گرێبەستی تازەنە لایەن حکوومەتی هەرێمەوە ڕێکخرایە. ئایا دەگەنە چ ئەنجامەک؟ ئەم شتان هەموو پێویستە وردەکاری بە وردی گفتوگۆی لەسەر بکرێ و چارەسەر بکرێ و بۆ زانایە بەڕێستان هەناردنەوت بۆ بەرژەوەندی هەموو لایەکەوە لە سەروی عێراقەوە ئابووری عێراقەوە هەرێمی کوردستان هەروە لایەنی تورکی زۆر سوودمەندە. ئەگەر ڕۆژانە لە 1 بەرمیل تەنانەت 3 دۆلاری وەرگرن ئەوە دەکاتە ڕۆژانە ملیۆنێک و نیو ملیۆن دۆلار. ئەمەش کەم نییە بۆ هەر وڵاتێک بی. دکتۆر بە سیرکردنێکی سیاسەتی دەرەوەی تورکیا ئێستا هەوڵی ئاساییکردنەوەی سەرچۆن پەیوەندیەکانی دەدا لە ناوچەکەدا و بە تایبەت پەیوەندی ئابووریەکانی ئەوانشی کە پەیوەستە بە وزەوە. دەکرێت لەم قۆناغەدا بڵین تورکیا ئێستا دەیەوێت بە خێرایی پرسی هەناردی نەوتی هەرێمی کوردستان چارەسەر بکات؟ بەتاکید خۆی 4 دۆسەی سەرەکی هەیە نێوان تورکیا و عێراق. یەکەمیان نەوتە، دواتر ئاوە، دواتر بازرگانیە، دوا مەلەفیش بابەتی ئەمنیە کە تایبەتە بە پەکەکە و ئەم مەترسی ئەمنیەکانی سەر وڵاتی تورکیا. بەتاکید چەند چارەسەر بکرێت لە مەلەفەکان ئەو ئاسانکاری دەکرێت بۆ دۆسیەکانی تریش چارەسەر بکرێت. تورکیا نایە بە هیچ جۆرەیەک وابزان پەیوەندیەکانی لەگەڵ عێراق و هەرێم تێک بدات چونکە ساڵانە نزیکەی 20 میلیارد دۆلار قەبارەی ئەو ئاڵوگۆری بازرگانی نێوان تورکیا و عێراقەوە نزیکترین بازار بۆ کاڵاکان و بازرگانی تورکیا عێراق و هەرێمی کوردستانە. بۆیە تەوەقع دەکەم ئەوان زۆر حریص بن کە ئەم پەیوەندیە بەردەوام بیتن و بەرەو پێشتر بڕوە. ئەگەر بڕیاری هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان درا دەمەوێت بپرسم یعنی کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان چەند کاتیان پێویست دەبێت بۆی بتوان خۆیان ئامادە بکەنەوە ئەوەی هەناردەی نەوت وەکو پێشووتری لەبێتەوە پێش ئەوەی کە هەناردە ڕابوەستێت. خۆی تاماوەیەک لە دوای ڕاگررتنی هەناردەکردن بەشێک لە نەوتەکە خەزم کرا لە تانکەری جیاجیا بەڵام تاماوەیەک ئەویش کە خەزانەکان پڕ بۆ داخی ناچار بوون ڕاگیرێ کە ڕاگرتن بۆ مایەکی دوور لە زیاتر لە 2 مانگ تۆزێک کێشەی تەکنیکی دەبی کە دووبارە ئەم چێلگانەوە ئەم
بێنە سەرکار بە هەمان ئاستی پێشتر پێویستە بچەند پرۆسەیەش تەکنیکیە ئەمەش کاتی دەوێ و پارەشی دەوێ و پارە گەرنگە دیاری بکرێت لەسەر ئەستۆی چێ دەبی ئایا حکوومەت هێرێمە حکوومەتی عێراقا یاخود خودی کۆمپانیاکانە. سپاس دەکەم دکتۆر گۆڤن شێروانی سپاس کە لەگەڵمان بووی. سپاس گوڵباخۆکی دکتۆریش باسی کرد ینی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و تورکیا پەیوەندیەکی زۆر گرنگە و پەیوەندیەکی هەم استراتیژی هەم ئابووریە لەگەڵ ئەوەشدا ئەم کۆبوونەوانە هەمووی پەیوەند بەیەکەوە دوێنێ شاندێکی تورکی لە بەغدا بوون کۆبوونەوەیان ئەنجام داوە ئەمڕۆژ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چۆتە تورکیا کۆبوونەوەکان لە کۆمەڵێک سێکتەر و گفتوگۆی کۆمەڵێک سێکتەر دەکرێت